دەکەم ئەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ خوای پەروەردیگار کە ئەو پلانەی لە ئەو سێ مانگەی دامان نابوو ئێمە ئەوڕۆ بە ئامانج گەیشتین کە ئەویش فێرکردنی کۆمەڵی قوتابی بوو بەو مەنهەجەی کە سەنتەر داینابوو دەستگای نووری حیکمە لە سەرتاسەری کوردستان کۆمەڵە مەنهەجێکی گشتگیری دانایە وەکو کانیاوی ڕەوان کە پیتەکانی قورئان لەخۆ ئەگرێت و پەروەردە و ڕێنوێنی کە کۆمەڵێک ئادابی ئیسلامی لەخۆ ئەگرێت و قورئانی پیرۆزیش کە بابەتە سەرچیەکەیە لە دەستگای نووری حیکمە. ئێمە بە بەشداری 220 قوتابی و 17 مامۆستا و 4 سەرپەرشت ئەمڕۆ خولەکەمان بە کۆتا گەیاند. سوپاس و ستایش بە خوای پەروەردگار کە ئێمەی سەرقاڵ کردووە بەوە. طبعا ئێمە لێرەوە ئەمەوێ دەستخۆشی خۆم بۆ مامۆستا بەڕێزەکان بکەم کە بە حەقەت جێی دەستخۆشی بوون کە لە ماوەی سێ مانگ بێ مقابل بێ ئەوەی کە مەسلحەتێکی دنیاییان تێدا بیت و بڕە پارەیەکی وەربگرن خۆبەخشانە هاتوون و دەرسیان بە قوتابیەکانیان گۆتتەوە. وەلایەنێکی دیش کە ئەو دەستە خێریانەیە کە هاوکارمان بوون کە ویان کردووە ئێمە هەبین و بوەستین یارمەتی ئەو دەستگایاندایە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سپاسی هەمولایەکەم سپاسی جەنابیشتانەکەین. بێگومان گرنگی ئەو خولانە لەوەدا لەو سەردەمەیکەوە میدیاکان بە تەواوەتی ژیانی زۆربەی مرۆڤەکانیان داگیر کردیا. لێرە ئێمە خەریکی پەروەردەکردنی منداڵە چاوگەشەکان بووین. یەکێک لە بابەتەکانمان پەروەردە و ڕێنوێنی بوو کە زۆربەی بابەتەکانی تایبەت بەو تەمەنەی لە خۆ گرتە بوو. طبعا منداڵە چاوگەشەکان لە ڕۆژگاری ئەو ڕۆدا ئەگەر مامۆستایەکیان نەبی میدیاکان ئەکەنە مامۆستای خۆیان. خۆشەویستینێ و دڵ و دەروون خۆشەویستینێ و دڵ و دەروون لە ڕێگەی کەناڵی پێم حەز دەکەم بە مناڵەکان نەوجوانان بڵێم بێنە دەستگای نووری حیکمە و فێرە ئاداب و گەلێک ڕەوشت و قورئان و گەلێک شتی دیکە بن. بەڕاستی گەلێک باشترە نەک لە کۆڵان دابنیشیت و بەبێ هیچ وڵایی زۆر باشتر بوو لە پشتەکانی دیکەکە لێرانە لەگەڵ ئەو هاوڕێیانە لەگەڵ مامۆستاکان لە قورئان بەسەرم بردووە کە زۆر خۆش بوو فێرە قورئان بووم و ئێستانەکە نیوت هەندێک جزئەشم لە بەردا سوورەتی قارعە ئێستاش بێ هەڵەش دەتوانم بیخوێنمە. بەڕاستی هاوینێکی زۆر خۆشم لەگەڵ بەسەر برد زۆران لێ بوون من بوو مەخڵی بردام چونکە لەبەر ئەوەی حەزم کرد هەتا هەر مامۆستانە بمێنەوە. ئێستانەکەش کورتێک لە ژیانی پێغەمبەرش فێرەتە بە ناوی خوای بەخشندە میهرەبان. من ئەمڕۆ لەسەر ژیاننامەی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم بەسەکەم. پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم ناوی محەممەدە، باوکی ناوی عەبدوڵڵایە، دایکی ناوی عایشەیە. لە تەمەنی هێش لە دایک نەبوو بوو باوکی کۆچی دوایی کرد. لە تەمەنی 6 ساڵیدا دایکیشی کۆچی دوایی کرد. لەلایەن دوو خاتوونی بەڕێزەوە شیری پێدراوە، خاتو سبەیە و خاتو عەلیمە و لە تەمەنی 8 ساڵیدا چۆتە لای باپیری لە تەمەنی 8 ساڵدا کۆچی دوایی کردووە. لە تەمەنی 12 ساڵیدا چۆتە لای مامی گەشتی کردووە بەرەو شام و لە کاری بازرگانی کردووە و لە 25 ساڵیەوە ژیانی هاوسەرگیری لەگەڵ خاتون خەدیجە پێکەناوە. سەرەتا بە ناوی خودای گەورە میهرەبان بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەین دەستخۆشی لە دەستگای نووری حیکمە دەکەین کە بۆ مایە و سێ مانگە ئێمە پەروەردە کردووە و شتی زۆر باشی لێ فێر بوو و دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم و ئێرە شوێنێکی نمونەیە و زۆر سپاسی بەڕێوەبەری ئێرە ئەەکەم کە دەستگایەکی وای کردوێتەوە دەستگای فێربوونی قورئان و چەند شتێکی جوان و سود بەخش. نمونە ئەوەیە کە لە کتێبی پەروەردە ڕێنوێنی کە باسی ژیاننامەی پێغەمبەرەکە و زۆر سەرنجڕاکێشەم شتێکی زۆر باش بوو کە ئێمە هەمومان لێرە وەکو خوشکێکی یەکتری ئەو شتەمان باس کردووە. یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ و دڵ و دەروون خۆشەویستینێ
جانم تیماری درم تاق شفای تو باهی سردم آرامی جانم تیماری دردم تاق شفای تو باهی سردم قرآنکم ای چرا کیدینم زۆر سپاس دەستگای نوری حکمەکەم کە فێرمی کرد قورئان جوانتر بزان و فێری پەروەردە ڕێنی بن سپاسی هەموو مامۆستاکان دەکەم. والله ئەمن هاتیمە ئەو دەستگای قورئانی پیرۆز فێر بوومە بە تەواوی یعنی هیوادارم بتوانم هەموو قۆناغەکانی تێ بپەڕین و قورئانی پیرۆزیش لەبەرکەم. والله سوورەتەکانی لە جوعەمەی هەتا سوورەتی قاریحە هەمووم لەبەرە بێ هەڵا یعنی هەندێک سوورەتی دیکەشم لەبەرە بێجگە لەوان. والله پشوی هاوین ببینە سەر بەوەی کە قورئانی پیرۆز لەبەر بکەین یان قورئانی پیرۆز بخوێنین سوودی بۆ ئێمە زیاترە نەک لە کۆڵانەکان بین بۆ ئەمە سوودی زیاترە قورئانی پیرۆز بخوێنین و ڕەوشت و ڕەفتارەکانی پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم دووبارە بکەینەوە. من قوتابی بەهرەیین سەرەتا دەمەوێت سوپاسخوا بکەم کەوای کە ئەو مامۆستا بەڕێزانە ئێرە بناسم بەڕاستی ستافی ئەم سەنتەرە لەگەڵ قوتابی زۆر باش بووم سوودی زۆرم لێ دەبینی. من دەمە بە هەموو قوتابیان بڵێم کە بمێنەوە بۆ خۆڵی زستانەش چونکە زەرەر ناکەن دەستخۆشیم بۆ مامۆستاکان بە هیوای بەردەوام بوون. چشنی هەناسە لە کۆڕ